ئەم ڕووداوە ئەتوانین بڵێن یەکێکە لە ڕوودا و وێزگەیەکانی چوارچێوەی ئەم ململانەیە، بەڵام لە هەمووی کە ڕای بردووە کاریگەرترە، چونکە یەکێک لە دیارترین کارکتەرەکانی کۆماری ئیسلامی ڕەنگە ئاغای قاسمی سولەیمانیە لەم ڕووداوەیە کراوەتە ئامانج کە ئەتوانین بڵێن لە بەری ئێرانەوە یەکێک لە کەسە هەرە سەرشیەکانی ناو ئیدارەدانی ناو ئەم ململانەیە بووە. بۆیە بۆ ئێرانیەکان شۆکێکی گەورەی دروست کردووە و تەنانەت لە ناو ئەمریکاشە بە شێوەیەک لە شێوەکان بە وریاییەوە مامەڵە لەگەڵ ئەم ڕووداوەیە ئەکرێەوە دەراوی شتەکانی، چونکە تێگەن کە ئێرانیەکان بێدەنگ نابن و بە حکمی ئەوەی کە نفوزیان لە نزیکەی 4 بۆ 5 وڵاتی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە، پێشبینی ئەوەکەن کە کاردانەوەیان هەبێت. کاردانەوەکە تاکو ئێستا دیار نییە کە چیە بێ، بەڵام ئەوەی کە دیارە ئێران جگە لە خۆی وەکو دەوڵەتێک کاریگەری لەسەر زۆربەی ئەو وڵاتانە هەیە کە نفوزی تایە بەهێزە، بەشێکی باش لە گروپ و هێزە چەکدارەکانی ئەو وڵاتانش پاڵپشتی ئەوەن و ئەتوانن یارمەتی دەریبن لە هەر ئەگەرێکی هەر بڕیارێک بۆ تۆڵەکردنەوە لە ئەمریکیەکان. ئێستا ئەتوانین بڵێن لەگەڵ ئەوەی گژێکی سیاسی دیبلۆماسی ئەمنی ڕوویداوە لەگەڵ ئەم ڕووداوە، بەڵام هاوکاتیش هێڵی دیبلۆماسی نەپسڕاوە تەواوەتی، بۆیە لە ڕاستی ئەتوانین بڵێن ڕووداوێکی نەوعی و کاریگەرە، بەڵام بڵێن وەرچەرخانێکی گەورەیە لە ململانەکەی نا، چونکە پێم وابێ هەم ئێرانیەکان و هەم ئەمریکیەکان هەردوو لایەن ئامادەباشی و ئامادەکاری ئەویان نییە بچنە جەنگەوە و ناشیانەوە بچنە جەنگەوە. قەبارەی ئەوەی کە ئێرانیەکان ناویان لێناوە تۆڵەکردنەوە ئەوە دەستنیشانیەکە کە بۆ نمونە لە بەرامبەر ئەمریکیەکان چی ئەکەن. ئەگەر بێت و تۆڵەکردنەوەی ئێرانیەکان کۆمەڵێک ئامانجی استراتیژی ئەمریکا لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بپێشێ، لە ڕاستیە بە دڵنیایی و ئەمریکیەکانیش وەڵامەدەنەوە. وەلەو دۆخەیە لە یعنی هەموو گریمانەکان ئەوەیە کە لە حاڵەتی تۆڵەکردنەوە وەڵامی تۆڵەکردنەوە هەلومەرجی با بڵێن ناوچەکە زیاتر ئاڵۆزە بێەوە تەدەخلاتی زیاتری شەکرێ، دابەشبوون بەسەر جەمسەرەکانە زیاتر زەقە بێتەوە. بەشێک لە وڵاتان بەدڵنیایە ڕەنگە خۆیان یەکلا بکەنەوە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە، بەشێکی زۆری تریش لە وڵاتان ڕەنگە بکەون لەگەڵ ئەمریکیەکانە، یعنی ڕەنگە جەمسەرگیریەکی نێودەوڵەتی و ناوچەیی دروست بکات، چونکە ئەو لەو دۆخەیە هەموو هەم ئێرانیەکان و هەم ئەمریکیەکانیشیان پێویستیان بە پاڵپشتی و بە هەڵوێست وەرگرتنی زۆر وڵات و لایەن و گروپی سیاسی ئەبێ لە هەم ناوچەکە و لە جیهانیشە. قەبارەی تۆڵەکردنەوەکە دەستنیشانیە کاکە ئایا ئەمریکا ئەو دۆخە بەرەو جەنگ ئەبەیان تەنها ئەویش وەڵامەداتەوە. ئێرانیەکان پێم وانە خۆیان ئامادە بکەن بۆ جەنگ، بەڵام ڕەنگە بۆ جێڕانەوەی ئەتیباری سیاسی خۆیان وەکو دەوڵەتێکە کە کارکتەرێکی گەورەیان لەدەستداوە لەم ڕووداوەیە هەوڵی ئەوە بدەن لەسەر خاچی عێراق هەندێک کردەوە بەرامبەر بە ئەمریکیەکان بکەن. کێشەکە ئەوەیە دیار نییە کە ئەمریکا لە حاڵەتێکی وایە کاردانەوەی ئەو چۆچیە بێت، چونکە ئەگەر تۆ پێشبینی ینی تەسەووری بکە لە بەرامبەر بەلامەردانی دیوارەکانی باڵێزخانی ئەمریکایە، ئەمریکا دەست بەرێ بۆ یەکێک لە دیارترین کارکتەرەکانی ئێران کە قاسمی سولەیمانی ئەبێ ئەگەر بێت و سەربازەکانی تیا بچن لە هەر بنکەیەکی سەربازی بێجا ئەو بکە سەربازیانی کە ناو عێراقان یان ئەوەی کە لە یەمەنایە، ئەوەی لە کوێتایە، ئەوەی لە تورکیایە، ئەوەی لە سووریایە، ئەوەی لە هەریەکی لەو ناوچانەی کە ئەمریکیەکان بنکەیان تیا هەیە، ئەگەر بێت و بکرێنە ئامانج وە سەربازیان تیا بچێ و زیانی گیانی و ماڵیان بڕکەوێ، تۆ نازانی و کاتە تەسەووری ئەوە ناتوانانی پێشبینی وکەی کە کاردانەوەی ئەمریکیەکان چێ بێ، ڕەنگە زۆر تونتر بێ، کە تونتر بێ ڕەنگە سەر پێشێ بۆ جەنگ. یعنی هێشتا ڕاستە بوێ هەموو ئەگەرەکان بەکراوەی ماونەتەوە ئەبێ چاوەڕوانی قەبارەی تۆڵەکردنەوەکەی ئێرانیەکان بکەین. ئێرانیەکان نیازیان هەیە ئەم تۆڵەکردنەوەیە لەکوێ کۆتایی بێ و شۆ بکاتە ئامانج چه جوگرافیایە بگرێتەوە و تا چەندیش یعنی احتیمالیەوە هەیە کە سەر نەکێشێ بۆ جەنگ. ئەتوانین بڵێن لە زیاتر لە وێزگەیەکەوە هەڵدراوە کە ئەم پەیامە بگێنرێ بە هەردوو لە
و پیشان بدرێت کە هەرێمی کوردستان نایەوێت لە بنەڕەت تا خاش عێراق بێتە گۆڕەپانیەک لاکردنەوەی ململانی نێوان ئەم دوو هێزە و ناشێوێت ڕێڤگیری بکات لەبەر هەموو ئەو اعتیبارەتانی کە باسمان کرد لەبەر ئەوە پێم وایە هەرێمی کوردستان ئەرچی سەرێکی پێشەشتی ئەوەیە جارێ خۆی لە دابەشبوونی سیاسی ناوخۆیی بپارێزە لە ڕاست ئەم بابەتەیە ڕەنگە فشاری بێتە سەر لەلایەن هەندێک هێزی شیعیەوە لە عێراق بۆ ئەوەی هەڵوێستێک وەربگیرێ لە دژی ئەمریکەکان بەڵام من پێم وایە لە ئێستاە دیراسەی ئەوە ئاکرێ من پێم وایە لە ئێستایەوەی کە زانیاریش هەبێ نەکەر شیکاری زانیاری ئێوە شەیە کە ئێستا لە ئاستی باڵایە گفتوگۆ هەیە لە ناو هەرێمی کوردستان بۆ ئەوەی ئەو هەڵوێستەی کە ئەژیرێتە بەر هەڵوێستێک بێ بە زیان بۆ هەرێمی کوردستان و بۆ خەڵکەکەی و بۆ ئاسایشی هاوڵاتیەکانی نەشێتەوە و ڕەچاوی دراوسێتی کۆماری ئیسلامی ئێران بکرێ ڕەچاوی پاڵپشتی ئەمریکەکان بکرێ بۆ قواری هەرێمی کوردستان و ڕەچاوی ئەوە بکرێت کە ئەوەندەی ئەکرێ عێراقیەکانیش بە گشتی لەم شەڕە بە دوور بخێن ئەگەر ململانەکە بشکرێ لەسەر خاچی عێراق نەبێ و بە تایبەتی کێمە هەمومانزای مەشێک لە بنکە سەربازیەکانی ئەمریکا لە ناوچەکە لەسەر خاچی عێراق هەندێکیان لە ناو هەرێمی کوردستانن ئەمانە نابێ ببنەمای ئەوەی کە ئاسایش و ئارامی وڵاتێک تێک بچێ بۆ بۆنی ململانی ئەم دوو هێزە.